ما پاشای کاڵەکەڵی وا بانگێ کردن تا 5 ساڵی یان چی هەپیانەوە ماشەڵڵا ماشەڵڵا دوام زاوی ناوە ماشەڵڵا کەسی دای بیر و کردوەرە بە ڕوخسان جەزانی حەزی دیدەم پێ تۆزی گریاوە تۆ لەمەگە بۆ قەت چی؟ بۆ من قەدە خویەوە بەر فەڕقو ناکەوم فۆڕیوە فەڕوو ئاوا لەکوێیەوە خۆی فەڕقووە بەڵام ئێوە ناوەکەی بە جوانی نازانێت ئێمە کردانە فۆڕیو؟ خۆی لە ئەسڵا فەڕقووە سا لەگەڵ برای خۆشەویستم برای تاقانەم باشای گۆڵ دیویتێکی زۆر زۆر جوان و تایبەت دەکەین بۆ ئێوە چیەکەی؟ چیەکەی؟ دیوە چی؟ هیوادارم بەدڵتان بێ یاک دوو سێ بای یخوا بەخێر بێ پاشاگەن یاخوا بەخێر بێ بە قوربان چاڵەتمە قوربانم بەڕێزی بەستا یخوا بەخێر بێ یخوا بەخێر بێ پاشاگەن یاخوا بەخێر بێ بە قوربان چاڵەتمە قوربانم بەڕێزی بەستا یخوا بەخێر بێ ئەوە هاو بە گیان ئەمە فەسەفەسەکە بەرخۆڕ و کەوتو نازان چی؟ ناوەڵا چی دەگەر؟ وەڵایت بەگە لای چی بوو؟ دەست ئاوا و میسیو میسیو بۆخۆم بەرچی مەساحە و نانە خواردووە گۆرات کاک دەشتین بۆخۆم بەرچیمە فەلسەفە لیانە لە چییە؟ فەلسەفە لیان نییە مامە ئەوە ڕاستیە چی ڕاستیە؟ جیۆلۆجی حەقی بە پێسەوە چییە؟ شەوان چی چۆن بۆخۆم ساعت حەوتە نانم نەخوارد فەلسەفە بۆ منە نێری؟ ناخێرا بەشتی لە ڕێ جیۆلۆجی وایە ئەوانی کە سپی پێسن زووتر پیرە بن ئەخە جیۆلۆجی و پێس حەقی بە یەکەوە چی کاک دەشتی؟ ناروایە بەشتی ئەوە تا پیاڵێ بەرناسیە بەرد و پێس دوو بەشی هەیە دوو بەشی هەیە خوا ناشی خۆ مسەقەفەکەی ئافەرم باش بەستەوە مال لە خۆڵی نەچین و بینەوە بە خۆڵ ئافەرم ئەوە سێ بەش بە دەو دەدەقە خەڵک بیرتەکە؟ هەڵمیان پێکردی نۆ دەقە و دەو دەدەقە و ئاوات ئەڵێ ببێ بە دەو دەدەقە ڕۆم یەکەی بیر مەکە کەس بینی ناکە داوای لێبوردن نارەموتانم کە چێتان لێ نییە بابێتە شوێنی من ساڕۆ وەکو دڵی من سۆڵی هۆڵی ئەم خەڵکە چی لێرە؟ ئاوا گوێرە شعرێکرا ئەڵێ نیشتیمان وەکو دڵی من چۆڵی هەرێ بەکرێ؟ چاک مسەقە بووە ئاوا داوای قاوەی بێشەکرەکە تۆ چاگان لۆقمە قاسیە وەکی خۆی بێشەکرە چاگەڵی جێ چاگان لۆقمە قاسیە ئەوەی شەکردێ قاوەی بێشەکر قەزاری بێشەکردی خۆی بێشەکرە ئەڵە دەقەیەک لای یا بەس دازانم کێ بیر مەکە ئادەی دەستی ساعت 11 دقیقە ئێستا 10 دقیقە بەس نازانم کا کوێیە وەڵا نەکەوتی تازە یە قاوەش بۆ بێرەوە کاک دەشتی عەزەنە ئەخوا کورپەی زۆرەیە بۆ بەسە کاکە حەیامانەچێ وەڵڵا حەیامانەچێ بەس پێ بکەنە کاکە پێ بڵێ کاکە وەڵڵا حەیامانەچێ کاک دەشتی خۆشترین شتە زانی چییە؟ بەیانی ئاوات ئەڵێ جلە کڕم بۆ جەژن دەشش ئەڵێ عینەنەوە کڕمەوە وەڵام من هێشتاکەم یەک پارچەی مابینی کاندارە وازانی حەزم لە شتی ڕێگە و پارچەی بۆ خۆم ئێ باش ڕێگە و پارچەی لە تۆ سەرم بۆ یەکەم ڕۆژ لەبەر باش ئەبرام حەزم هیوایەت مشتی تاکەوانیە هەشتی مبارەم لەبەر نەکردووە بەخوا من نامێ منیش یەکەم ڕۆژ من لەبەر داڕۆ دوم ڕۆژ ئیشەڵا مای نەمرسی شەڕی باین دروزە بێ مشتی پرتەقاڵیەکەم هیوایەت بە ئەیکە عەزم لێ چیوە؟ ئەکا لە کورساتیش دەرکرێت بۆ؟ چی لەو مەدامی شێگربوویان کەوا زیێنە پێش بوونە قەرزار بوون بۆ؟ بۆنی سودی کاکە پێش بوونە سودی کە ڕێیوە وەڵا دەریاکە دەستیان خۆشێرەوە
دەشتی واز لەم 11 دقەون یک دقیقه باست کێ بیر دەگا والله نازانم وەزاق سعاتەکە واڵێ بەخوا کاک دەشتی ئەوان ڕێز و سڵاوی تایبەتیم هەیە بوو کەسانەی کە ئیشی دیتەکەن بەمان و ئەو بەڕێزانەی پەیج و ئەکاونتیان داناوە لە تیکتۆکە لە ئینستاگرامە لە سناپچاتە بەناوی ئێمەوە ڕێز و خۆشەویستی مێ بۆیان ڕێز و حورمەت مێ بۆیان تەنها و تەنها ئەمەوێ ڕێزی و کەسانە بێت ئەگەر کۆمێنتیشیان نووسی ئێمەیان بەدڵ نەبوو نە جوابیان بنەوە نە قسەیان پێ بڵێن بە ڕێز و احترامەوە جوابیان بنەوە زۆر بەڕێزن زۆر خۆشەویستن و کەسانی نامەشمان بۆ نێنن گەوری خۆتانە باشی خۆتانە ئێمە بێەوە جوانین ئێوە نەبن ئێمە هیچ نین چۆن عەزابی تێک چووە ئەو مێشولە وای لێکردی بە چۆن دستانی تر چاک نابێت ماشەڵڵا زۆر ناسکی ئەوەیە مەوزوعەکە ئێمەش باس سێوادین ڕێک باس ناسکیەکان مێشولە دیوێ چییە هاوەڕێی نەکێشی ینی بۆچی نای وەزەر وڵای بیزیم بیزی کاگەنم کوشتیم چیت خوا بەلاوەران بیکوشم تۆ لای بە ئەسنا بەلاوان بیکوشم هەنی بیزیم هدوء ما قبل العاصفة خەڵکی کوێی دانەشە کلۆر بووە زانی ها جوان بەرەوە دکتۆر ویژدانە کاکە دەم ئاو نەکراوەتەوە چی پرسیان لەم نەکەی خەڵکی کوێی لە کوێیت ئیشی چێوچین کاکە دانم بۆ چاکە هەزار پرساکە خۆمە سەر و سەرچاو بەس کاکە ویژدانە بێ دەم ئاو نەکردم قسەی چی بکەم ویژدانە بێ خەڵکی کوێی بیخەسە سەری من لەم ماڵە جێگاو نابێتەوە بیخەسە تەوقە سەری من بیخەسە سەری من یا الله خێر قوربانە بمەوەتی لەمە گۆڕم دوو ڕۆژە و سیدیۆ بەرێ چی بۆ گۆڕم تاماخراکەم بڕێوەیش ناکەم ئیش ناکەیان حەزەکەی بۆ گۆڕم گۆڕینێ بڕۆدەی گۆڕینێ بڕۆڵم بڕۆ گۆڕینی لا چدەی ڕستەوە زیا بوو کارۆژە ساڵە عینەن جلیاوە تەکردمەوە نەوە بکرێ ها کارە دوکەی دانە بەش شتێکی دەکەم گۆرای نەڵێتەوە بەیکەن بە تاقم بەکەم بە تاقم بەلاهان دەریکە نەرم و دەستە بڕیکاکە ئیسەرێک گەڕێ من بۆتەکەم وەساو نەبێت دەستە بڕیکاکە و چەخۆ شەیتانە دڵاکە وای دەمەکە هەموو شتێکەکانی ڕەحمەتی بەخۆیان لەبێت پێنەکاکە بۆ دەرێت لەمەی خەڵکە مەچێت دەچێت لەسەر شتانەی زەرور نییە بۆ جەژن بەڵامە کڕێ چی چیاوات بەڵام نووسیمە پاشەرم دەرزی پەرەمێزە تەشتی حەمامە لفکەی زبرە ساجە تیرۆکە ئەم شتانە زەروریەتە تەشت بۆی نەماوە بۆ تەشتی حەمام هیچ منی نەکوشتەوە قۆڕی پیاڵی کەیکردنەوە بە حاتی ناوینین شتی جوانەکەم دایانێن هەل ناو تاکە ئەمە بۆ نیێز کارێکی ئای پێ خۆی چای پێ خۆی شتی وار نییە تەشتی حەمامەکەشمان پێویستە زەرورە جاوابیانی چ نەکردووە دانەیکەن ئەڵە نقڵم داناوە بەزیاب بۆ دەستی بۆ کارە سێ نەقڵم داناوە دانەکان بۆیەوە ئاسایشتێکی زۆر خۆشە دوانیشیان زۆر ژیڕ دانەکان کاروکەی خوا تا ڕات و دەمی ناکرێت بۆی گۆرای نەڵێ دەشیش بە ئامان شێوە تا دانیشتین تا 45 دقیقە نیم ساعتەوە شتە تاسی اینجا کارا چی و نازانم دەبە خۆرمە زان هەرمەی زانە برا شەڵاکی و پارێمێنێەوەی ڕکلامەکە وڵای سەدای ماما ڕێنە کەس نێوێر یەکشت نەکڕم یەکشتی جوای نێ نییە ئاڕوەڵا وای برایش گەرماوگەرمەوە ڕەقە ناگەشت بێتەوە سەرەوە ئەگە کرێکاریەکە ئازە دایانی پۆسەکە دوشتە بێژن ئەگە پارە بنێ ئاگەمەوەرە شازی شتیانێ تیشێت کا بۆ کراس خەمیس ئاوات ئەگەر بە کڕین بێت چی هەیە هەرچی شتانە پاشێ ئەگەر بەداتێ بەهاتێ هیوایەتم شتە هیچم نییە ساڵات چی دێ بدەمێ لەگەڵ ئەڵم کاکەمە بەرمە کالێکس پێ بۆ بکڕم وایە بدات بڵێ لە کالێکس پێ جوانش کالێکی چی لە دەبەکە چلێکیش لە پێکە پارەیان نێ ئەوی ڕکلامەکە فرۆشمە ڕاجەکەم دایمە 5,000 پارەی ڕێژوانکیان وەڵا وەڵا بەزی پارە من حەز ناکەم شتاخیرە پاشەکە مارەک بەدەم چات وش نەبێت لە گوێی فرۆشی وەڵاویە وەڵا ئەگە خۆتان تاوانە جولیە 5,000 تانە ئەو پارەی بنێ کاک یانێ کۆراوە نادەنێ ئاوات ئەمانیان نامێت کورە نەیەنەی بە کارێکیان خێری
هاتی زل کڕی لەو یاوە ئەواتی لێنێ وەڵی خۆشتانە بکەم چیکەم هەستم ڕاستە بۆکەم ها چێ جەمانێتەوە چیکەم هەست لێتەوە کارۆزی بەتی مەخوا تایبەت بۆ والله عمرم لبني أنا تاكل شغل عادي خوش. تيفاو خنامة برا ئەو قۆڵ کوردەکە بۆ خۆم كم جارة بعمل تمرين مشتي شانە يديم باڵم من باشترە و درێژەکەش بۆ شانة بعمل ما شاء الله ئەیچی ئەو قۆڵ کوردەکە بۆ من وەڵا جوان ئاوات بۆ گری أنا بينا كاميرا على ما باشە بەدڵ و تيفاو بەجا و کوڕە لە ئیتالیا وێنایەتی بۆ من ئیتاڵای کیۆ سيك على شاطرين زين رشوا سبيرا جوانە دەی والله أنا بينا كاميرا کانەکانی شەکرین سپی بزان لێ نییە سێدان چونکە دەشیش حەزی لێتی تيفاو هيك اللهم صل على سيدنا محمد النبي وعلى آله وصحبه وسلم. كاس حزينة وشانية وريك لا بەر هو كل ما بنجازة كيكرا هوران كيكا سنبرا بالرجوع بقول أنا أوران كاكا نامي سوباريا بقول كاس كزارشتي من أبي فيلم يسوديني بقول اسمه ولير بباريا جا هەنسێکی کاکە مای تاشراوە گوێزانەکە سێ چی لێکردەوە ولا كذي أنا بتوي ويا شاكر اكسرام ولا قوي على بوتشاقم الإرداد بهم بخول يسار رقال لا لا عربات عندي شي شيء تم والله كل شيء مو مفتوح يعني شي نكراته ناظر ايه جاتم اني بس ايرا مفتوح بس توز يشتر مو مفتوح يعني توز شكلاته داخل أناسة جژنانە وەرەگری حلو والله ئەگە جژنانە بنێت چەند ساڵی تەوە صار لك تحت اصل نقف على ورقه ما في شيء خواکارۆ یاران دەڕابێ غامش بيقرين درابي شي ئاوات دانی وێ بە تاقم چێڵێ غێنا ئیشەڵا دانی بە جوانترین شێواز ئاوات خواگە خوا نەخواستە مردی وەسێتە گۆجیە والله باشان تاسع بمبر کێشان چە دەژەکێنە جان استاذ عزيز يا ولا الدنيا والله اقول انا وين راضي باشا ها وانا وين راضي خوا نەگەڵ بس تجيب هو كم خلاص خوا نەکەی چی لێ بێ بە حساب پێستی بڵنگە بخوا بڵنگا بێ ناوسکی شویەکەمە بەشە لێ بشی لێ چه پارەی چاک ئاوەکانیە وەر لەسەر مەرحەمەکەیە چه پارەی چاک ئاوەکانیە وەر لەسەر مەرحەمەکەیە بۆی وەکو پیا وەکو براتان بچنە دەرەوە نامکەمە زۆر زۆر باشترێوار